ئێرە وێستگەی کارۆئاوی دوکانە و تەمەنی زیاتر لە 40 ساڵە. وێستگەکە 5 تۆرباینی تێدایە، بەڵام هەر لە سەرەتای دروستکردنیەوە تەنها 4 نەکاردان. ئەم تۆرباینانە بە دیوی دیواری بەنداوی دوکان 100 مەتر و بە دیوی زیەکەدا زیاتر لە 10 مەتر دەکەونە ژێر ئاوەوە. ئەم وێستگەیە هەر لە سەرەتای دروستبوونیەوە تا ئێستا ڕۆڵێکی گرنگی هەبووە لە بەرهەمهێنانی کارەبا، بەڵام ئێستا بەهۆی تەمەنەکەیەوە بەهۆی سیانەنەکردنی بەردەوامەوە خەریکە لە توانای کەم دەبێتەوە. لێپرسراوی تەکنیکی وێستگەکە داوا دەکات حکوومەت تایبەتمەندیەک بۆم پرۆژە استراتیژیە دابنێت و بە پەلە چارەسەری کەم و کورتەکانی. هەندێک کەموکری لەو چەند ساڵی ڕابردوو کە قەیرانی دارایی و کۆمەڵی بارودۆخی خراپ بەسەر کوردستان داهاتووە، بێگومان وێستگەی کاریگەری هەبوو بەسەر وێستگەکەشەوە. هەر لەو ڕوانگەی وەسایەکە لە یەکانمان لە کار دەرچۆت ماوەی ساڵ 2 ساڵ زیاترە تا دەقەیە چاک نەکراوەتەوە بە تەواوەتی بخرێتەوە. ئیش و کارەکانیش تەبیعەتی ئیش و کارەکان وایە ئەوەی کە لە توانای کارمەند و کادرەکانی خۆمان دابێت دەتوانین چارەسەری کردن گرفتەکان چارەسەر بکرێ. ئەوەی کە لە توانای ئێمەدا نەبوو بەدەگمەن هەیە گرفتێکە بێت بتوانین لە بازار چارەسەری بکەین. زیاتر شتەکە پەیوەندی بە کۆمپانیای تایبەتمەند و کۆمپانیای پسپۆڕ هەیە، شارەزا هەیە بتوان ئیش لەو لە تۆرباینەکاندا بکەن و چارەسەریان بکەن، کە ئەوەش بۆ خۆی هەمووی بریتە لە کولفەی زۆر بە ملیۆنەها دۆلاری تێسێ. لە هەمان کاتدا بەڵام وێستگەکە بۆ خۆی وێستگەیەکە ساڵانە بە ملیۆنەها دۆلار کارەبا بەرهەم دێنێ. ئەگەر ئەو وێستگەیە بوەستێت و کارەبا لە کەرتی تایبەت بکڕێ، ساڵانە بەلانی کەم و بە 50 ملیۆن دلار و 100 ملیۆن دلار لە باخەڵی حکوومەت دەڕوا بۆی قەرەبووی ئەو بڕە کارەبای پێ بکرێت کە لێرە وەستێنراوە. وازبی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کارەبا بە پلەی یەکەم ئەوەیە کە وێستگەکە حسابی ئەوی بۆ بکرێت کە بە ملیۆنەها دلار بەرهەم دێنە ساڵانە، کەواتە تۆ پێویستت بەوەیە بە ملیۆن دلاریش خەرجی بۆ بکەی بۆی بەردەوام بێت لە ئیشکردن. بەدەر لە گرفتە تەکنیکیەکان لە وێستگەی کارۆئاویدا کەمی سەرچاوە مرۆیەکان کێشەیەکی ترە کە بەرەوکی ئەم پرۆژە استراتیژیە گرتووە. خانەنشینبوونی کادرە پسپۆڕ و شارەزاکان و دانەمەزاندن لەبری ئەوان ئەرکەکان گرانتر دەکات. قایمقامی قەزای دوکان داوا لە هەردوو حکوومەتی عێراق و هەرێم دەکات هەم لە ڕووی سیانەکردن هەم لە ڕووی دامەزاندنەوە ئاوڕێک لەم وێستگەیە بدەنەوە. و لێرێشەوە حکوومەتی بەغدایش ئێمەش لە ڕێی لیژنەی پەرلەمانیشەوە سەردانیان کردووە و هەوڵیشمان داوە و داواشمان کردووە کە تەثبیت بکرێت لە بەغا لە ڕێگەی پەرلەمانی بەغا و لە ڕێی ئەنجومەنی وەزیرانەوە حکوومەتی ناوەندیش بێتە سەرخەت بۆ ئەوەی ئەم پرۆژانە ئیدامە بدا، هەم لە سیانەکردنی هەم لە دامیکردنی پێداویستیەکانی کە ساڵەهایە دروست بوو لە ساڵی 50کان و بۆ 59 تا ئێستا وەکو پێویست ئاوڕی پێویستی لێ نەدراوەتەوە بەحەقەت. بەڕێبەری بەنداوی دوکان دەڵێت ئەگەر تۆرباینەکانی وێستگەی کارۆئاویەکەی دوکان گرفتەکانیان چارەسەر نەکرێن و نەتوانن بە بەردەوامی لە کاردابن، ڕەنگە ڕوبەڕووی بە هەدەردانی ئاوی بەنداوەکە ببنەوە. ئێستا ئێمە ڕەبتین بە ویزگەی کارۆئاوی دوکانەوە، چونکە ئێمە ئەو گوناحە هەروە بەری بینەوە ئەگەر بەرهەمهێنانی کارەبای پێنەکەین بۆ کوردستان، ئەگەر چی ئەوان لە 5 وەحدە ئێستا بە مسۆگەری ئەتوانن 2 بۆ 3 وەحدە بە چاچی ئیش پێ بکەن، چونکە وەحدەکانیان پێویستی بە سیانە هەیە. ئێمە ئەگەر بێت و لە مانگی کۆتاییەکانی 8 و مانگی 9 ئەوان نەتوانن بە تەواوەتی ئەو بەرنامەی ئێمە کە بۆ هاوینمان داناوە سەرفی ئاو بکەن، نائیلاجین ئێمە هەندێ بە وابات هەندێ دەرگای کەمان هەیە وەکو کوونەکانی ئاودێری ئێریگەیشن تەنەڵ لەگەڵ گەیتە سپێڵوێ ڕێڕەوی دەواازەدار ئەمانە بکەین و ئاوەکە بکەینە دەرێ کە بە فیڕۆ ئەڕوات بۆ کارەبا. ئەم وێستگەیە لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا بە پێی وتەی بەرپرسانی وێستگەکە ساڵانە بە بەهای 75 ملیۆن دلار کارەبای بەرهەمێناوە. بە لە کارکەوتنی هەر تۆرباینێکی لە ڕۆژێکدا حکوومەت زیاتر لە 15,000 دلار زیانی بەردەکەوێت بە کڕینی کارەبا لە کەرتی تایبەت. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، دوکان.